ئەم کاتتان باش بیسەرانی هێژە با یارمەتی هاوکاران لە ڕادیۆ دەنگی گەلەوە گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. لە هەولێری باشووری کوردستان سەبارەت بۆ پرۆسەیە کە لە باکووری کوردستان و تورکیا بەڕێوە دەچێت کۆنفرانسێک بە ناونیشانی ئاشتی بە سەختی بەدەستهێنراوی تورکیا بەڕێوە دەچێت. لە کۆنفرانسەکەدا پەیامی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە بۆ کۆنفرانسەکەی ناردبوو لەلایەن میرحەت سەنجار ئەندامیشاندی مراڵی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی خوێندرایەوە. دەقی پەیامەکە بەم شێوەیە: بەشداربوانی هێژە بەڕێزەوە سڵاو لە هەمووتان دەکەم، پیرۆزبایی لەم کۆنفرانسە دەکەم کە تایبەت بە ناونیشانی ئاشتی بە سەختی بەدەستهێنراوی تورکیا بەڕێوە دەچێت. ئەم ناونیشانە ڕەنگدانەوەی ڕاستیەکانە. لە ئەزموونی 40 ساڵی ڕابردوومان چەندین جار بینیمان کە بەدی هاتنی ئاشتی لە تورکیا بە سەختی بەدەست دەهێنرێت. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا چەندین جار لە ڕێگەی ئەزموونی تاڵەوە بینیمان کە ئاشتی لە تورکیا ئەگەرێکە و دۆخێکا کە بەدیهێنانی قورسە. ئەم جارەش تەرفەتی ئاشتی بە سەختی بەدەستهێنرا بوو، بەڵام ئێمە بە هەموو هێز و هەستیاریەوە هەوڵی بەدەستهێنانی دەدەین. ئەگەر ئەم پرۆسەیە لە تورکیا سەرکەوتوو بێ ئەوە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت، سەردەمێکی نوێ دەست پێ دەکات کە لە بری شەڕ و وێرانکاری ژیانێکی دیموکراتیک لەسەر بنەمای ئاشتی دەبێت. پشتیوانی من ئەوەیە کە کورد لە یەکڕێزی و هاودەنگی دابێ لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە دەرفەتی پەیوەندیەکی بنەمادار با کۆمەڵگەی دیموکراتیکان بۆ دەڕەخسێنن. من ئەمە با ئینتەگراسیۆن لەسەر بنەمای کۆمەڵگەی دیموکراتیک پێناسە دەکەم. ئەو پرۆسەیەی ئێستا ئەنجامی دەدەین لەسەر ئەم بنەمایەیە و باوەڕم وایە سەرکەوتوو دەبێت. با بڕوای من پەیوەندیەکانی نێوان کوردانیش با شێوەی یەکڕێزی لەسەر بنەمای دیموکراتیک دەبێت. داوا لە هەموو کوردەکان دەکەم لەسەر زەمینەی دیموکراتیک کۆ ببنەوە و یەکگرتوو بن. هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانسەکەدا دەخوازم و لا دڵەوە سڵاو و ڕێستان پێشکەش دەکەم. پارتی هەرێمە دیموکراتیکەکان دە بە پەو دەستپێشخەری یەکێتی دیموکراتیک بابوونی 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتیەوە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردوێتەوە و پەنگەوازیان بۆ هەمووان کرد دژی شەڕ بوەستنەوە و داوای ئاشتی بکەن. لە ڕاگەیاندراوەکەی دەبەپەدا ئاماژە بە شەڕی فەلەستین، سووریا و ئوکراینیا کراوە و ئاماژە بۆ کراوە کە تێکۆشانی گەلی کورد تەنها بۆ ئازادی خۆی نییە، بەڵکو بۆ ژیانێکی پێکەوەی دیموکراتیک و ئاشتیانەی هەموو گەلانە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بە پەنگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرەوە جەلان کراوە و ڕاگەیاندرا کە ئاشتیەکی هەمیشەیی تەنها بە دەستەبەرکردنی مافەکانی گەلی کورد، دانان بە مافی کەلتوری، خوێندن بە زمانی دایک و ڕەخساندنی هەلومەرجەکانی ئازادی ڕێبەرەوە جەلان دێتە دی. دەبەپا ڕاشی گەاندووە لە 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتیدا بانگەوازی دەکەن وەرن با بەرەنگاری شەڕ و وێرانکاری ببینەوە و تێکۆشانی دیموکراسی، ئازادی و یەکسانی فراوان بکەین. هەروەها لە ڕاگەیاندراوی دەستپێشخەری یەکێتی دیموکراتیکیشدا هاتووە لە کاتێکدا کە قسە لەسەر هەڕەشەی جەنگی جیهانی سێم دەکرێت بانگەواز بۆ گەلان دەکەین کە دەنگیان بۆ ئاشتی بەرز بکەنەوە. باس لەوەش دەکەن کە کلیلی ئاشتی بریتیە لا یەکێتی نەتەوەیی و بۆ ئاشتێکی هەمیشەی و شکۆمەندیش بانگەواز بۆ حکوومەت دەکەن کە هەنگاوی بەپەلە بنێت. کەجەدەکە ئەوروپا بابۆنەی ڕۆژی جیهانی ئاشتیەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند مانیفێستۆی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرەوە جەلان تەنها بێدەنگکردنی چەکەکان نییە و هەروەها نەخشەڕی ئیرادی بنیاتنانی ژیانێکی ئازاد و یەکسانی گەلانە. مانیفێستۆکە وەک بەردی بناغی تێکۆشانی گەلی کورد بانگەوازێکە بۆ ئاشتی بۆ تەواوی مرۆڤایەتی. کەجەدەکە ئەوروپا ئاماژەی بۆش کردووە کە دیدگای کۆنفدرالیزمی دیموکراتیک مافی چارەی خۆنووسی گەلان و سیستەمێکی یەکسان و ژیانی دیموکراتیک بە بنەما دەگرێت و بۆ گەلی کورد و تەواوی گەلانی گیان پرۆژەیەکی ئاشتیانەیە. لە ڕاگەیاندراوەکەدا هەروەها ئاماژە بۆ کراوە کە ئازادی ڕێبەرەوە جەلان کلیلی چارەسەری دیموکراتیک و ئاشتیە و ڕاشنگیان ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوین و جیهان با ئیرادەی پێکەوەژیان لەسەر بنەمای ئازادی و یەکسانی گەلان بەدیدێت. لە کۆتەی ڕاگەیاندراوەکەشدا کەجەدەکە ئەوروپا ڕایگەیاند 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتی تەنها ڕۆژی پیرۆزکردن نییە و ڕاشنگیان لە ڕۆژێکی وەها مانادار بانگەواز لا گەلان و بندەستان دەکەین دەستی یەک بگرن و بۆ ئاشتی
گشتی و دادپەروەری دەنگیان بەرز بکەنەوە. هەروە دەشڵن وەک گەلی کورد لەگەڵ ڕێبەر ئۆجەلان ئاڵای ئاشتی و ئازادی هەڵدەگرین و دەبێت لە بیریش نەکرێت کە ئاشتی نەک بە هیوا بەڵکو بە تێکۆشان بەدەستێت. لە شاری سلێمانی شاندی پەیەدا بە ئامادەبوونی ساڵح موسلم، فەوزیا یوسف و غەریب حەسۆ ئەندامانی دەستەی بەڕێوەبەری پەیەدا کۆبوونەوەیکی جەماوەریان ئەنجامدا و تێیدا جەختیان کردەوە لەوەی کە تا بەدەستهێنانی هەموو مافەکانی کورد لە سووریا بەردەوام دەبن لە تێکۆشانیان. فەوزیا یوسف ئەندامی دەستەی بەڕێوەبەری پەیەدا ڕایگەیاند بانگاواز دەکەین کە سووریایی هەموو سووریەکانە نەک تەنیایی هێزێک یان لایەنێک و سووریا پێویستیشی بە دیموکراسیە. دەشڵێت ئامانجی ئێمە پارچەکردنی سووریا نیە بەڵکو داوای مافی نەتەوەی و کەلتوری و سیاسی و بەڕێوەبردننی ناوچەکانی خۆمان دەکەین. هەروە دەشڵێت دەبێت بە دەستور مافەکانی گەلی کورد بپارێزرێن و گەرنتی بکرێن. لە کۆتایی قسەکانیشیدا فەوزیا یوسف دەڵێت ئازادی بێپاراستن نابێت و ئێمە پاراستنی خۆمان نادەینە دەست کەس و پرۆژەی ئێمە بۆ هەموو قۆناغەکان ئامادەیە. هەروە ساڵح موسلم ئەندامی دەستی بەڕێوەبەری پەیە دەشوتی هەرچەندە دەستێوەردان دەکرێت لەلایەن تورکیا و وڵاتانی تر بۆ ئەوەی سەقامگیری لا سووریا دروست نەبێت و مافی کوردیش پێشل بکرێت، بەڵام ئێمە باگەل و هێزی خۆمان باوەڕین و سەرکەوتن مسوگر دەکەین و پلانی دوژمنان تێک دەدەین. هەروە ساڵح موسلم جەختی لەوە کردەوە کە ئێستا ڕۆژاوی کوردستان بەهۆی ئەو شۆڕش و بەرخۆدانە مێژوویەی کە لە دژی داگیرکاری کردی خاوەنی هێز و پێگە و سەقامگیریە و لاڕووی سیاسی و دیپلۆماسی و سەربازی و کۆمەڵایەتیەوە ئامادەیە بۆ خۆپاراستن و بەرگریکردن لە مافەکانی خۆی. لە چوارچێوەی هەماهەنگی بەردەوامی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لایەنە نێونەتەوەی و هەرێمیەکان ژمارەیەک ژن و منداڵی خێزانەکانی ڕێکخراوی تێرۆریستی داعش ڕادەستی شاندێکی فەرمی وڵاتی تەنزانیا کرانەوە. لە هەمان کاتیشدا یەکەمین کاروانی ئاوارەکان دەستیان بە گەڕانەوە کرد بۆ ناوچەکانی خۆیان لە دەیرەزور و ناوچەکانی دیکە. جگا لەوەش ئامادەکاری کراوە بۆ گواستنەوەی ژمارەیەک بیانی بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق. ئەم هەنگاوانە لا چوارچێوەی هەوڵەکانی داری خۆبەڕێوەبەری دێن بۆ کەمکردنەوەی فشار لەسەر کەمپەکان و باشترکردنی مەرجەکانی گەڕانەوەی خۆویستانە. هەموو ئەمانە هاوشانی بربەستە ئەمنی و مرۆیە بەردەوامەکانی ناوچەکەن. جێیامەژەیە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو لە سووریا ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 23 کانونی 2025 ڕایگەیاند دەرگای گەڕانەوەی خۆویستانەیە بۆ هاوڵاتیانی سووری نیشتەجێ کەمپی هۆڵ بۆ ناوچە ڕستنەکانیان کراوەتەوە و لە بەیاننامەکەدا ئاماژە بەوش کرا کە ئەم بڕیارە پێشتر لە ساڵی 2020 دراوە، بەڵام خێزانەکانی کەمپی هۆڵ بە هۆی ڕژێمی پێشووەوە ترسیان لە گەڕانەوە هەبووە و ئامادە نەبوون کەمپەکە چۆڵ بکەن. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا ئاشکرای کرد شانەیەکی چەتەکانی داعش هێرشیان کردوتە سەر خاڵێکی هێزەکانیان لە گوندەواری کانتۆنی ڕەقا. دەرباری هێرشەکە قەسەدا ڕاگەیاندراوێکی بڵاو کردوتەوە و تیایدا ڕایگەاندووە شەوی یەکشەممە 31 ئاب هێزەکانمان بەرپرچی هێرشێکی خۆکوژی شانەیەکی تیرۆریستیان دایەوە کە گومان دەکرێت سەر بە داعش بن و هێرشەکەیان پوچەڵ کردوتەوە. هێرشەکە بۆ سەرخاڵێکی هێزەکانمان بووە کە دەکەوێتە گوندەواری باکووری شاری ڕەقا. لە هێرشەکەدا توای برینداربوونی یەک لە چەتەکان خۆی تەقاندووەتەوە و شەڕڤانانمان چەتەکەی دیکەشیان کوشتووە و لە کاتی بەرپەرشدانەوەی هێرشەکەدا سێ لە شەڕڤانەکانمان بە بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانەکراون. هەر لە ڕاگەیاندراوەکەدا قەسەدا جەختی لەوە کردوتەوە کە هێزەکانیان لە هەموو ئامادەکاریەکدان بۆ پوچەڵکردنەوەی هەوڵات تێکدەرا تیرۆریستیەکانی شانەکانی داعش. دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە چەند درۆنێک لە ئاسمانی سلێمانی خراونەتە خوارەوە. هاوکات دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی باژماری درۆنەکان و لایەنەکانی ئاڕاستەکاری شوێنی خستنە خوارەوەی درۆنەکان نەکردووە. جیاماژەیە لە ماوەکانی ڕابردوودا لە چەند شوێنێکی نادیارەوە چەند درۆنێک ئاراستی سنووری سلێمانی و هەولێر و دوهۆ کران و تا ئێستاش لایەنی ئەنجامدەر دەستنیشان نەکراوە. کۆمیتەی حزبی کۆمۆنیستی ئێران لا دەرەوەی وڵات سەبارەت بە نزیکبوونەوە لا ساڵیادی دەستگیرکردنی ژینا ئامینی لەلایەن
ئەفسەرانی پۆلیسی ئەخلاقی تاران ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕاگەیاندووە ڕۆژی 11 ئەیلولی ئەمساڵ بابۆنی ڕێزگرتن لە ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی لە شاری کۆڵنی ئەڵمانیا خۆپیشاندانەیەک بەڕێوە دەچێت. ئاماژە بۆش دەکەن کە لە ساڕۆژی ژنجیان ئازادی جەخت لەسەر بەردەوامی شۆڕشت دەکرێتەوە تا لە ناوبردنی جیاکاری چینایەتی ستەمی ڕەگەزی و نەتەوە پەراوێز خراوەکان. ڕەوا دەشڵێن دەمانەوێت نیشانی بدەین ڕژێمی ئێران بە ئاشکەنجە سێدارە و سەرکوتی ناڕازیان توانای لە ناوبردنی داخوازە ڕادیکاڵەکانی ئەم شۆڕشەی نییە. باس لەوەش دەکەن کە تا کاتی ڕووخاندنی هەموو بنەماکانی ڕژێمی ئێران و بەدیهێنانی کۆمەڵگەیەکی ئازاد ئەم خەباتە بەردەوام دەبێت. کۆمیتەی حزبی کۆمونیستی ئێران لا دەروی وڵات داوا لە هەموو خەڵکی ئازادی خواست دەکات کاژمێر دووی پێشنیوەڕۆ لە فولکەی های مارکت بەشداری لە خۆپیشاندانەکە بکەن. حوسیەکانی یەمەن سەبارەت بە هێرشێکی نوێیان بۆ سەرکەشتێکی نەوت هەڵگری ئیسرائیل لە دەریای سوور ڕاگەیاندراویەکان بڵاو کردوێتەوە و تیایدا ڕایان گەیاندووە بۆ پشتیوانی لاگەلی فەلەستین و بۆ پشتڕاستکردنەوەی بەردەوامی قەدەغەکردنی هاتوچووی دەریایی لەلایەن ئیسرائیلەوە لە دەریای سوور و عەرەبی. ئەمڕۆ هێزی دەریایی ئێمە پڕاستێنێکی سەربازی ئەنجامداوە و کەشتەی نەوت هەڵگری ئیسرائیلیان لە باکووری دەریای سوور با موشکێکی بالستی کردوتە ئامانج. هەروە دەشڵێن لە هێرشەکەدا ڕاستەوخۆ ئامانجەکەیان پێکاوە و بەردەوامیش دەبن لە پشتیوانی دانیشتوانی فەلەستین و پشتگرتن لە کەشتیوانی ئیسرائیل بۆ بەندەرەکان لە دەریای سوور و عەرەبی. لە کۆتاییشدا دەڵێن لە هێرشەکانیان بەردەوام دەبن تا ئیسرائیل دەستڕێژەکانی بۆ سەرگەلی فلستین ڕانەگرێت. جێئاماژەیە لە چەند ڕۆژی ڕابردوو ئیسرائیل سەنعای پایتەختی یەمەنی بوردومان کرد و لە ئەنجامدا سەرۆک وەزیران و چەند بەرپرسێکی باڵای ئەو وڵاتەی کوشت. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم